ساڵی نوێ نە لە کابینەیدا هیچ ژمارەیەکی نوێی تاکسی زیاد ناکە. هیچ شتێکوا لە گۆڕینیە و هەر کەسیش ڕقمی دەوێت با بێمە لە خزمەتی داینە. دەڵێن ئەگەر پێشانگەکان ژماری تەکسیان زۆر بێت ئەوە دەڵێن حکوومەت ڕقم دابەش ناکاتن بۆ ئەوەی کەەوە هەڵاوسان ڕووبدا ئەمە تا چەند ڕاستە؟ وڵای هیچ ئەوەی نیاسلۆ ساسی نییە. ئەمە ڕقمیشمان هەیە وە خۆرێ و سیارەشمانێ تەکسیوە خۆرە هیچ ئەسلۆ ساسی نییە و حکوومەت ڕقمیش تەوزێ ناکە بە تایبەت وەزارەتی ناوخۆ هیچ ڕقەمە تەوزێ ناکە هەر وەکو بە سعری ژەر وەکو خۆیتی هیچ شتێکوا لە گۆڕینیە و هەر کەسیش ڕقمی دەوێت با بێمە لە خزمەتی داینە. باشە ئەگەر ژمارەت دابەش نەکرێتن ینی هەڵاوسان لە بازار ڕوو ناداتن ئەگەر دابەش نەکرێتن تەبعان ئەمە هەمومان زەرەر دەکەین زەرەرش زۆریش دەکەن ینی هەیە بای 20 دەفتەر و 30 دەفتەر و 40 دەفتەری سیارەی کڕە هەمومان زەرەر دەکەین هەموو ئێستا الحەمدوللە کە ڕقەمەکە ئالوگۆڕی پێ دەکرێت بەڕاستی شتێکی چاکە و سیارە مۆدی کەونانە نامینێن لە جادەی تەکسی هەمووی دەبتە مۆدی نوێ بەڕاستی سیمای ناو شاریش جوان دەکات شتێکی جوان دەکات ینی داوامان لە وەزارەتی ناوخۆیە ینی پێداچوونەوە دووبارە بە ڕقەمی خصوصیش بکە دەربارەی ئەوانەی کە وەنەوشە بەسەری ئەوانەی کە مەبلەغێکی زۆر پارەیان هەیە بابێ ڕقەمی ڕابگرین داوا لە وەزارەتی ناوخۆ دەکەین بێ ڤیترایەکیان مازەکی خصوصی بکڕی تەسمیلی حکوومەتی کاتەوە وەزارەتی ناوخۆ تابلۆی ئەو ڤیترایی ببەستنە بۆ وەنەوشەیە کەونەی کەش نامینێ خصوصیەکانیش کەونە نامینێ بەڕاستی یعنی ئەوانیش سیمای شاریان زۆر ناشین کردێ. لە سەرەتاوە کە باسی بابەتی تەکسی کرا بڕیارێک درا بۆ بابەتی ژمارە ئەوکان هەتا ئێستا هەر نرخەکەی ژمارە وەک خۆیتی هەر وەکو خۆیتی دوو وەرەقە دەستە سەری دوو وەرەقە دێتە خوارێ وەرەقە نیوەک دەستە سەری هەر وەک خۆیتی هاچ ئێستا بە چەندە؟ ئێستا بە 38 نیوە لەو دەوروبەریە دەیانگوت ئۆتۆمبیلی 20 وەرەقەی ببووە 40 تا ئێستاشەوە هەرماوە 6 وەرەقە ئێستا 25 وەرەقەی بە 6 وەرەقە ئێستا بە 6 وەرەقەی بە 55 وەرەقەیە و ئارێوەڵاوانە گران بووینە لۆش گران بووینە ڕقەمەکە لە سیارەی ژمارەی مۆدی نوێ دەدرێت تەمان ئەوی دیش دەبتەوە خصوصی پارەی ناکە 25 وەرەقەی دەکە پارەی ناکە بکەێتەوە خصوصی ئەوێ سوپاسی کەناڵەکەشتان دەکەین گەلک بەخێربێن سەر چاویم سپاس. زارە نەما 1 2 3 4 معرەز بووین شتەکسیمان دەکرد یعنی لۆندە زیاتر کەس کە شتەکسی نەدەکرد لەو معرەزانی ئێرە سەڕێ مەخموری ئێستا هەموو ئیشی تەکسی هەمووی هەر کەسە ڕاز بووی تۆ شتەکسی دەکا یعنی شەکە باوەی وەی لێ هاتیان هەم ئێستا ئەمە بێ بێژ بینەوەخوای بێ بازار هەرچی ڕاز دەبتەوە ئیش تەکسی دەکە ئەزە هیواداری نەوت شتە نەمینێ لۆمەش خۆشترە زووترە کەونانە نەمینێ ئەو بڕیارەش نەبینێ. دەمێت باسیەوە بکەم باس و خوازنی و پێشانگاکان زۆر پێشانگاکانی ئۆتۆمبیل بە تایبەت لەسەر ئۆتۆمبیلی جۆری تاکسی کە باز لەوە دەکرێت لەگەڵ سەری ساڵی نوێ وەزارەتی ناوخۆ تابلۆی نوێی تەکسی دەبەخشێت بە شۆفێران ئاوە تا چەند ڕاستە و ساڵی نوێ نە لە کابینەیدا هیچ ژمارەیەکی نوێی تاکسی زیاد ناکە ئەوەی هەیە ئێستا کەڤەری هەرێمی کوردستانی کردووە بەڵام ئێمە لە ڕێی ڕێنمایی نوێی تەکسیەوە هانی شوفێرەکانی تەکسیمان داوە کە ئۆتۆمبیلی هایبرد ئۆتۆمبیلی کارەبایی کە دۆستی ژینگەن کە بۆ ژیرفان و باری ئابووری خۆیان باشترە ئەوان بکەنە تاکسی بەڵام هیچ بابەتێک بۆ زیادکردنی ژمارەی تەکسی نە لە ساڵی ئایندە نە لە کابینەی نوێیان نییە. گۆڕانکاری لەو بابەتی تەکسیدا کاریگەری باشیە بۆ تاوەکو ئێستا کاریگەری باشی لەسەر بۆ نمونە لە شەقامەکان هەبووە خەڵک حەزی لێیە لەگەڵ سیارێک سەر کە پاک و خاوێنە خزمەت گوزاریە باشەکانی هەیە هەروها بۆ پاراستنی ژینگە و کەمکردنەوەی دووکەڵ و ژاوەژا و دەنجی ئیزعاج و ئەوانە هەمووی بێگومان کاریگەری خۆی هەیەەوە ژمارەکان لە زیاد بوونن لێرە وەزارەتیانی هاوڵاتیان دەدەین کە ئۆتۆمبیلی کارەبای ئۆتۆمبیلی هایبرد بکەن و لە ڕێی ئەوە هانی کۆمپانیەکانی بەناوبانجی ئۆتۆمبیل دەدەم کە چونکە شوفێری تەکسی چینێکی کرێکاری ڕۆژانەیە کە لەسەر کرێی تەکسەکەی کار دەکە هانیان دەدەم ئۆتۆمبیلی تەکسی بە قستی درێژخایانی موریحکە خاوەنی تەکسی بتوانێت پارەکەی بدا بۆیان دابین بکەن.